مرحبا متابعي قناة أورين 360. الفيديو هي للزيارة الكاملة للبيت التراثي والثقافي في مدينة قلعة دزة، والمهتم بالثقافة المكريانية. واحد أهداف القناة هو نقل ثقافات وتراث المدن والمناطق التي نزورها، فمشاهدة ممتعة. چەناڵی ئۆرێن 306 بەخێربێن سەرچاوم بۆ ماڵی کەلەپوری ڕۆشنبیری قەڵاتزێ بەخێربێن. دیارە ماڵی کەلەپوری ڕۆشنبیری قەڵاتزێ لە ساڵی لە 21 دوی 2021 دامەزرا و کرایەوە بەڕووی هاوڵاتیانی شاری قەڵاتزێدا. دیارە ماڵی کەلەپوری ڕۆشنبیری قەڵاتزێ لە 5 بەش پێکاتەوە. بەشی کەلەپور ڕۆشنبیری و ئەدەب هونەری، بەشی خانمان و بەشی مێژوو ئەرشیفی شاری قەڵاتزێ. دیارە لە ماڵی کەلەپوریدا ئەو چالاشیانەی ئەنجام دەدرێت گرنگیدانە بە بوارە نەتەوەیی و نیشتیمانیەکان بە تایبەتی بۆنە و یادە نەتەوەیەتیەکان و هەروەها ئەو کارەسات و ئەو داستانانەی بە شاری قەڵاتزێدا هاتووە. لە بواری کەلەپوردا ئێمە دیارە خاوەنی 650 پارچەین کە لەو پارچانە لەو 650 پارچان کەلەپورە، ئەوانی کان هاوردەیە بەڵام کۆنن، و لە بۆ دەستکەوتنی ئەو کەرەستانە زیاتر لە 6 گوندی ناوچەکەمان کردووە پشدار هەتا ئەو کەرەستانەمان دەستکەوت. بەشی دووهەممان بەشی بابەتی هونەریە کە دیارە ئەمە گرنگێکی زۆرمان بە بواری هونەری داوە لە شاری قەڵاتزێدا لە سەردەستی کۆمەڵێک مامۆستای بەتوانە کە زۆر دەمێکا بڵێن لە بواری مۆسیقادا. بەشی شکەمان هەیە کە بەشی کتێبخانەیە، بەشی ڕۆشنبیریە. ئێمە ئەو کتێبانە زیاتر لە 4000 کتێبمان هەیە. ئەو کتێبانە هەر کەسێک بیەوێ کتێب بخوێنێتەوە، ئەو کتێبە دەباتەوە بۆ ماڵەوە، دەیخوێنێتەوە دەیژێڕێتەوە. و لە بواری ژینگەییدا بە هەمان شێوە ئێمە ئەو شاڵەکەینێ بە تایبەتی ئەو شاڵ لەگەڵ ڕێکخراوە ژینگەی و ژینگە پارێزانی ڕۆژهەڵاتی کوردستان و ناوخۆی هەرێمی کوردستان پەیوەندیمان پشت کردووە، و لەگەڵ ئەنجومەنی چیای سەوزی مەریوان کە بە تایبەتی ئەو ئەنجومەنێکی گەورەیە لە بواری ژینگەدا پەیوەندیمان تون تۆڵا کە سەردانیان کردوین و ئێمە سەردانیان دەکەاندنی کۆمەڵێک نەمام و ئەوانە، و هەروەها لە داهاتووشدا پرۆژەمان هەیە بۆ بواری ژینگەی کە زیاتر لە 600 نەمامە لە گوندەکان بیچێنین نەک لە ناو شاردا، و لەگەڵ ئازادکردنی کۆمەڵێک باڵندە و هەروەها لێرە چەند گوندێک هەیە کە ڕاویان قەدەغە کردووە تاپڕەکانیان دەشکێنن و لەبەر چاوی ڕاگەیان دەکەن. و بەشی شکەمان هەیە کە بەشی ژنانە کە ئێمە پێیان گروپێکمان هەیە، ئەو گروپە سەر بە ماڵی کەلەپوریە، گروپی خانمانی پەری کە ئەو گروپە ئێستا پێکاتووە لە 72 خانم کە کار دەکەن لە بواری وشیاری خانماندا، و هەروەها کار دەکەن بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ خانمانی دەوروبەر کە هەتاکو ئێستا ئەمە لێرە لە ماوەی 4 ساڵەدا 915 خانم لێرە پێگەیشتووە لە فێربوون لە بواری درومان، خواردن، شیرینی، کاری ساڵۆن، کاری دەستی. ئەدی ئێمەش چەند مانگێک جارێک فیستیڤالێکیان بۆ دەکەینەوە لە شاری قەڵاتزێ یان لە شاری ڕانیان لە دەوروبەری بۆەوەی ئەو کەرەستانەی کە دروستیان کردووە بە بازاڕ بکەن. دیارە بەشی شکەمان هەیە بەشی مێژوو ئەرشیفە، 17 کارەساتمان هەیە لە قەڵاتزێ، 17 کارەسات و داستان. ئێمە هەمومان بە وێنە و بە گەڕانەوەی کارەساتەکە ئەرشیف کردووە و بەشێکیشمان هەڵواسیون، و هەروەها 450 شەهیدی سەنگەرمان هەیە کە هەمومان وێنەکانیمان ئەرشیف کردووە، و لەگەڵ 96 خانم کە لە ڕابردوودا لە سەردەمی بەعزدا کاری ڕێخستنیان کردووە بە هاوشانی پێشمەرگەکان، هاوشانی شۆڕش. ئەو 4 ژنە
زیندانی سیاسی بوون هەیەی خاصەی کەرکوب ئەمنی حامی بەغدا ئەمنە سوورەکە ئەو چوارشنەشمان شەهیدی ژنانی شەهیدانی قەڵاتزێ ئەوە لە سێدارەدا درەدایکە گوڵە ئەوە لە کوبانێ شەهید بوو ئەوەش لە لاپەرنی 82 شەهید بوو ئەو چوارژنەشمان ئەو چوارژنەمان سەرەتای ساڵی 60ەکان مامۆستای سەرەتایی بوون لە قەڵاتزێ ئەو بەشەی کەشمان ئەو ژنانن کە کاری ڕێخستنیان کردووە کاتی خۆ شتێکمان لەبیر نەچێکە زۆر گرنگە کە ئەوش ئەوەیە ئەو هەوڵ و هیمەتەی کە دراوە بۆ ئەو ماڵەی و کە ئەو ماڵە کراوەتەوە لەلایەن بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵەوە کە لە قەڵاتزێدا لە پشدەردا بە تایبەتی بە پیاوە ئاڵتونیەکەی نیشتیمان ناسراوە هەر بڵێ پیاوە ئاڵتونیەکسە دەڵێنەوە دکتۆر تەهایە